ڕێگای نێو گەڕەکەکەیان گیراوە و ئێستا هیچ ڕێگایەک نییە کە هاتوچۆی پێدا بکەن نزیک لەوان بێت. ئەمە حاڵی خانووێکە لە گوندی با بڵێن لە نزیک گوندی کۆری کە قەرەبووی گوندی کۆری پێ دەڵێن. ئەمە ڕێگای سەرچیان بوو کە بێرەوە هاتوچۆیان دەکرد لە ئێرە دەبەستێتەوە بە شاری زێڕین و بەو شقامی لەسەر شقام 150 متریەوە دێت. خاوەنی ئەو ماڵە کاکسەردار منێستا قسەم لەگەڵی کرد ئەو پەیوەندی بە منەوە کرد لەسەرەوە بابەتە ئەو باز لەوە دەکات لە ماوەی ڕابردوو ئەوان چەند جارێک داوایان کردووە کەوا کێشەکەیان بۆ چارەسەر بکرێت و دەرگای ڕئیسیان بۆ بکرێتەوە بەڵام ئەو باسی لەوە کرد تەنها یەک دەرگا لە دووری ئەوان کراوەتەوە ئەمە بەڕێوەبەری شارەوانی دووش ئەو بابەتەی پشت ڕاست کردووە. ئەوە هەیە لێران کاکسەردار بابەتێکی بۆ من باس کرد کە ئەو دەڵێتن ئەمە قەبری منداڵێکیانە کە خێزانەکەی حەملی هەبووە و نەیانتوانی وە هاتوچۆ بکەن بۆیە بەسەر ئەم پەرژینەدا هاتوچۆی کردو حەملەکەی لەبار چووە یاخود حەملەکەی لەدەستداوە. ئەمەش تەمەنی ئەو کۆرپێوە کە لە نێو حەملەکەدا لە ناوچووە. ئەمە ماڵی کاکسەردارە ماوەی 20 ڕۆژە کاکسەردار خانووەکەی خۆی چۆڵ کردو لە ئێستادا ناتوانێت بێتەوە نێو خانووەکەی بەهۆی ئەوەی ڕێگای سەرچیان نییە. ئەو باسی لەوە کرد لەو کاتی ئەودا لەو کاتەدا کە ئەو خانووەی دروست کرد نرخی زەویەکە نزیکی 7 دەفتەر دۆلار بوو و خانووەکەش زیاتر لە 7 دەفتەر دۆلاری تێ 14 دەفتەر دۆلار لەو خانووی پشتمەوە سەرف کراوە بەڵام ئەو ماوەی مانگێکە خانووەکەی جێشتوە بەهۆی ئەوەی ڕێگای سەرچی لە نزیک ماڵی ئەو نییە و بەهۆی ئەوەی کە ڕێگانیە ئەوان بەردەوام منداڵەکانی و خێزانەکەی بەسەر ئەو سیاجەی ئێرە هاتوچۆ دەکەن و خێزانەکەی حەملەکەشی لەدەست داوە. بەڕێوەبەری شارەوانی دوو عەبدوڵڵا شەمسەدین من پەیوەندیم پێوەیە کرد ئەو باسی لەوە کرد ئەوان نووسراوی فەرمیان ئاراستەی دادگا کردووە لەگەڵ ئەنجومەنی وەزیران و کۆنووسێکیان نووسیوە بۆ ئەوەی کێشەی ئەو ماڵانەی کە لێرە هەیە چارەسەر بکرێت. نزیکی دەماڵێک لێرە خانوویان دروست کردووە بەڵام پێدەچێت ئەوانیش بەهۆی ئەو بابەتەوە نەتوان ماڵیان بێن بۆ ئێرە و لە ئێستادا ڕێگای سەرەکی نێو قەرەبووی گوندی کۆری ڕێگایکی خۆڵە و ڕێگایکی دیکەشەیە کە لە ناو گوندی کۆریەوە دێت بەڵام ئەویان زۆر دوورە و بۆ ئەو هاوڵاتیانی ئێرە ناشێت.